خوێندکار ئازیزەکان گەڕاینەوە بۆ تەواوکردنی بابەتەکەمان بابەتی کیمیای پۆلی دوانزەی ئامادەی. مۆڵ بۆ لیتریش پێوترێ مۆلار. یەکسەر هەڵبژاردننی یەکەم دیاری ئەکات بەڵام هەڵەیە. بۆچی؟ ڕوونکردنەوەیکی زۆر ئاسان و بەسیط پێمان ئەڵێ بۆچی هەڵەیە. ئەگەر ئێمە ئەم پرسیارە ئاوا ڕوونکەینەوە بڵین ئەمە قەبارەی ئاوەکەیە کە چەنە 1 لیترە. هەمومان ئەزانین کاتێک شتێک لە ئاوا ئەتوێنینەوە ئەم قەبارەی توێنەرە بۆ قەبارەی گیراوەکە فەرقە کات بەردێ بخەرە ئاوە کە ناشتوێتەوە ئاوەکە چی لێ سەرەکەوێ. هەموو مادەیەکی تواوەش کە بیخیتە ئاوەوە بتوێتەوە قەبارەکە چی لێ زیابێ.